کچی پێشمەرگەیەک کە باوکی بەدیل کەوتبووە دەست داعش و لەو ڕۆژەوە تا ئێستا باوکی خۆی نەبینیوە دەڵێت من بە باوک خۆم هاتووم من داواکەم لە حکومەیە باوکم منێرێتەوە هیچ ترم نایە بەس هەموو جا ئەمبینی لە خەومە بەس ئێستا نایبینم کە سوکاری پێشمەرگە دیلەکان لە شار و شارۆچکەکانی کوردستانەوە پێکەوە چوونەتە بەردەم دەرگای UN لە شاری هەولێر و دەڵێن داوا لە وڵاتانی جیهانی دەکەین هەوڵی جدی بدەن بۆ ئاشکراکردنی چارەنووسی کوڕ و باوک و براکانیان ئەمە هاتین کوڕەکانمان قسەکمان پێ بدات کابزان ماون نەماون لە بەغانە لە ڕقەنە لە شوێنە قسەکمان ئەگەر نەماون بلا بلێ نەماون ئەگە ماون نیش دابزانین و ئەلحەمدوللا دەلێن ئەمە هاتینە ئەوە ڕژا لە خوای دوایە لە مەسعود بارزانی دوای چەندین گردبوونەوە و خۆپێشاندان و مانگرتن بۆ ئاشکرابوونی چارەنووسی پێشمەرگە دیلەکان بەڵام تا ئێستا ڕوون نییە کە ئەو پێشمەرگانە بۆ چ شوێنێک براون کاتێک ئۆپاسۆنی مووسڵ دەستی پێکرد حەج شعبی و پۆلیسی فدراڵی دەستیان بەسەرداگرت گوتیان کامە ئەسیری پارتیە بابێن بردیان بۆ بەغدا ئەو بوتان نیو ساڵ هیچ لەسەریان نازانین خدا دواتر یەکێک لە کوردێکی فەیلی لە بەغدا لە عەدامات کار دەکاتن تەلفۆنی بۆ باوکمی کرد گوتی وەرە هانای کوڕەکەتەوە ئەو گوتی وەرە هانای کوڕەکەتەوە لە سێرەدان چارەسەرێکی بۆ بکەن ئێمەش داوا لە کۆنگرێسی ئەمریکا دەکەم و داوا لە پێنتاگۆن دەکەم و داوای لە هاوپەیمانان دەکەم چۆن چەکیان بەخشی بە پێشمەرگە ئەو جاش پاڵپشتی پێشمەرگە بکەن و چارەسەرێک لەگەڵ ئەو حکوومەتە بەغدا بکەن. بەرپرسی ڕاگەیاندنی وەزارەتی پێشمەرگە دەڵێت هەر کاتێک لەگەڵ بەغدا گەیشتینە ئەو قەنەعاتەی کە ئەو پێشمەرگانە ماون و لە بەغدان ئەوە وەزارەتی پێشمەرگە بەداتا و ناو دوا ڕاگەیەنرا و هەڵویستی خۆی لەم بارەیەوە دەخاتە ڕوو. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.